سڵاوتان لێبێ دوانی بەڕۆی ئەمڕۆ لە بناری چای هەڵگۆرد لە دەڤەری باڵەکاتی دیارە هاوڵاتیەک بە ناوی کارزان میرزا تەمەن 25 ساڵ بەرمین کەوتووە، سێ هاوڵاتی تریشی لەگەڵ بووە، بەڵام ئەم هاوڵاتیە کە بەرمینەکەوێتن گیان لەدەست دەدات بەر لەوەی بگەێنرە بە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. سەرەتاوا بڵاوکراوە کە سێ هاوڵاتی تریشی لەگەڵ بەرمین کەوتون، بەڵام خۆشبەختانە ئەو زانیاریانی دەستێمەکەوتونە و هاوڵاتیانەی تر بەرنەکەوتون و بریندار نەبوون. تەنها ئەم هاوڵاتیە کە بەرمین کەوتووە و تەمەنی 25 ساڵە گیانی لەدەستداوە و دوای ئەوەی لە نەخۆشخانەی چۆمان برایە پزیشکی دادی ڕادستی کە سوکاری کرایەوە لە گوندی ناوەندە بە خاک دەستبێرە. دیارم هاوڵاتی خەڵکی گوندی ناوەندەیە و هەروەها بە کاری ئاژەڵداریەوە سەرقاڵبوونە. دیارە ئەم ساڵ ئەمە دەیەمین هاوڵاتیە لە سنووری ئیدارەی سۆران کە بەرمین ئەکەوێ، شەش هاوڵاتی گیانیان لەدەستداوە تاوەکو ئێستا و 4 هاوڵاتی تریش بریندار بوونە. دیارە ئەم ساڵ ڕێژەی بەرکەوتوانی من لە ئیدارەی سۆران بەرز بۆتەوە سەرڕایەوەی کە دەستگای گشتی کاروباری من لە ئیدارەی سۆران بەردەوام ڕێنمایی هاوڵاتیانەکە نزیکی ئەو ناوچانە نەکەونەوە کە بەمین چێنراون بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان. دیارە زۆرینەی و هاوڵاتیانی ئەم ساڵ بەرمین کەوتون بەشێکیان بۆ جیابەهاریەکان لە وەرزی بەهار سەردانی ئەم ناوچانەیان کردو، بەشێشتریشیان کە سەرقاڵی ئاژەڵدارین لە ناوچەکە بەرمین کەوتون. باڵەکایەتی و دەبەری برادۆز دوو ناوچەن کە لە سەردەمی ڕژێمی پێشووە لە شەڕی نێوان عێراق ئێران بەمین داچێنراون ئەم ناوچانە تاوەکو ئێستاش دژمنێکی شاراون کەوا بەردەوام هاوڵاتیانی ناوچەکە ساڵانە چەندین هاوڵاتی لە سنووری ئیدارەی سۆران بەرمین و تەقەمەنی ئەکرێتن. تاوەکو ئێستا ئەم ناوچانە بە تەواوەتی پاک نەکراونەتەوە. باڵەکایەتی و برادۆست زۆرترین ناوچەی پیسبوون بەمین و تەقەمەنی لە سنووری پارێزگای هەولێر کە بەردەوام هاوڵاتیان ساڵانە ئەبنا قوربانی. بۆیە گرنگە هاوڵاتیان گیانی خۆیان بپارێزن و نزیکە و ناوچانە نەکەونەوە کە بەمین داچێنراون. بەڵام نەگەڕە مۆلایەوە.